من ناوم شایان شەماڵە خوێندکار لە قۆناغی 11ی کۆلێژی یونایتد ساینس. توانیم پلەی دووەم بەدەست بێنم لە تاقیکردنەوە ویزاریەکانی هەرێمی کوردستان. بۆ بەدەستهێنانی ئەم سەرکەوتنە پێش هەموو کەس دایک و باوکم و دواتر خێزانەکەم هاوکارم بوون، چ بەوەی کە هەمیشە هاندەرم بوون بۆ خوێندن و لەگەڵما بوون و بڕوایان بن بووە وایان لێ کردو من بڕوام بە خۆم بێت کە ئەم پلەیە بەدەست بێنم و بە قۆناغەکانی دواتری ژیانیشمدا بتوانم خزمەتێک بە وڵاتەکەم بگەێنم. دوای ئەوان مامۆستاکانم زۆر سپاسیان دەکەم لە کۆلێژەکانی یونایتد ساینس کە توانیان ئەم ساڵ گەورەترین هەوڵماندبوون لەگەڵ ئێمە بکێشن، چ لە کاتی وانەوتنەوەدا چ لە دوای وانەوتنەوە کە من هەمیشە پرسیارم لێکردن، هەمیشە ئامادە بوون بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی من و ڕوونکردنەوەی بابەتەکان بۆم. زۆر سپاسیان دەکەم، هیوادارم بەردەوام بن و هیوادارم بتوانم لە ئاستی چاوەڕوانی ئەواندا بەردەوام بم لە هەوڵ تێکۆشان بۆ خزمەتکردن بە وڵاتەکە.